لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان، بەردەوامی لە بەرنامەکەمان بەرنامەی پێشەنگ بوون کە لە بەرنامەکانی پێشوو 58 و 59 شێزدا باسی ئەو بنچینەمان کرد کە چۆنیەتی ڕێخستنی پەیوەندی لەگەر خەڵکدا، کە باسی دوو بنچینەمان کرد. بنچینەی یەکەم بنچینەی ئەخلاق بوو، ڕەوشت کە گرنگیدان بە ڕەوشت، ئەو ڕەوشتانی کە دەبێتە هۆی ئەوەی کە خەڵک ناو خەڵک دەتوانی ئیدارەی پەیوەندیەکان لەگەڵ خەڵک ڕێک بێخی. دومیشدا هەزبەرزی، ئەو هەزبەرزیە ئینسانیش کە ذەوق ڕەفعی وەلێ دەکا کە ئەو ئینسانە پەیوەندیەکان لەگەڵ خەڵکدا ڕێک و پێکتر و هەروەها کاریگەرتر بی. خاڵی سێم بۆ ئەوەی بتوانین پەیوەندیەکان لەگەڵ خەڵکدا تون و تۆڵتر بکەی، کاریگەرتر بکەی و هەروە بەڕێوە بی گرنگیدان بە ڕووکەشە. دیارە مرۆڤەکان پێش ئەوەی قسەکانی ئینسان ببیستن سەیری ڕووکەش دەکەن. ڕووکەشیش بریتە لە چێ؟ لە خودی سەر و چاوی ئینسانەکە، خودی پرسی، خودی ئەو جلەی لەبەریتی. هە لە نەظڕی یەکەم ئەم ڕووکەشە کاریگەری هەیە لە بەرامبەر، کە کاتێک باسی دەرونی خەڵک دەکەی، دەرونی خەڵک بەگشتی وایە کە ڕووکەش کاریگەری هەیە لەسەر پەیوەندیەکان لەگەڵ خەڵک لە هەموو ئاستێک. بۆی دەبینی ئێستاکە کە ئەو کەسانەی کە لە بواری ئەستێرەبوون و لە بواری بەناوبوون کار دەکەن کە گرنگیەکی تایبەت بەچ دەدەن بە ڕووکەشیان. اینجا ڕووکەش مەبەستمانچێ هەموو جلەی بەکاردەهێنن کە جلێشی لەوانێ زاربێت جلێش تایبەتی بۆ خۆ دروست دەکەن، هەروەها لەگەر کەس ئەو دەموچاوی کە هەیتیان. بەڵام لە هەمان کاتیشدایە ئێمەی موسڵمان کە باسی ڕووکەش دەکەین نابی زیادە ڕەوی تێدا بکەین. گرنگی بە ڕووکەشدا لە ئیسلامدا هەیە، بەڵام نابێ ئەم ڕووکەشە ببتە مەبەست. زۆر جار هەیە ڕووکەش بوویتە مەبەست بەهۆی ئەوەی ناوبانگی ئینسانەکە دروست بکە. بۆیە ناوبانجەکە ناوبانجێک زیاتر لە چ دێ لەوەی کە ئینسان ڕووکەشێکی هەیە، ڕووکەشێکی جوانی هەیە لە ڕووی خوای پەروەردگار بە جوانی دروستی کردیە. ویژدێ زیادە ڕەوی تێدەکا بەکاری دەینێت بۆ کاری خراپە. ئێمە دەڵێن ئەو ڕووکەشە بەکار بهێنە بۆ کاری چاکە، بۆ کاری چ؟ بۆ کاری چاکە. بەڵام لە هەمان کاتێشدا کە ئەم ڕووکەشە جل و بەرگ و ئەو بابەتانەکە گرنگی پێ دەدەی نەبتە بابەتی خۆ بە گەورە زانین، نەبستە بابەتی کە کەسەکە چیە کەسەکە خۆ بە گەورە بزانین. ئەگەر بێت و بچۆ بابەتە، ئەو بابەتە لەو کاتەی لەوە دەردەچی کە ئەتون مەبەستەکە لەو ڕووکەشی مەبەستێکی گەورەتر هەیە بۆ ئەوی کاریگەری تەوی، کاریگەریش بۆ ئەوی خزمەتی چ بکەین؟ خزمەتی پەیامەکەی خۆت بکەین. بۆیە پێشەنجی خاوەن پەیام دەبی گرنگی بە ڕووکەش بدە، بەڵام بەبێ زیادە ڕەوی، بەبێ ئەوەی ئەو ڕووکەشە بتە خۆ وا دەربێخە کە کەسێکی خۆ زەلزانیە. جوانترین نمونە لە بۆ ئەوەی چییە؟ بۆ ئەوەی بەراوردێ بکەین لەبەر ئەوەی خۆ بە گەورە زانین و گرنگی بە ڕووکەشدا. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی دەفەرمێ لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر. کەسێک ناستە بەهەشت ئەگەر بێت و بەقەدەر مثقالە ذەڕێک، مثقالە ذەڕێک چی هەبی؟ کیبری هەبی. لەو کاتی قال رجل، لەو کاتێک کەسێک لەوێ دانیشت بوو پیاوێک پرسیارێکی لە ناو مێشیلەوە دروست بوو، ئەو پرسیارێک لە ڕاستەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد. قال رجل، دەبینی باسی کیبر دەکا خۆ بە زەلزانین. قال رجل إن الرجل يحب أن يكون ثوبه حسنا ونعله حسنة. ئای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر بێت و پیاوێک حەز بکا جلەکانی جوان بی، هەروە پێراوەکانی جوان بی، ئەوە دەستە بابەتی خۆ بە گەورە زانین و زڵ، ئەوە دەستە بابەتی خۆ بە گەورە زانین و پەیوەندی لەگەڵ خەڵک بی. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر.
بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم إن الله جميل يحب الجمال خوای پەروەردگار جەمیلە هەروە جوانیشی خۆش دەوێت کەواتە پێویستە ئینسانی موسڵمان گرنگی بەس بدە گرنگی بە جوانی خۆی بدە جوانی ڕووکەش بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێناسەیەکی کبری کرد الكبر بطر الحق کەچیە کبر ئەوەیە تۆ دژی حەق بێ دژی ڕاستی بێ دژی ڕەواتی بێ ئەوە کبرە وغەمط الناس هەروەها خەڵکیش بەکەم بزانی ئەگەر بێت ئەو دوو پەیوەرە تێدا نەبوو کەواتە گرنگیشت بە خۆدا ئەوە نابتە هۆی چی کبر دروست بی بەڵام ئەگەر بێت دوو کەسێک گرنگی بە ڕۆکەشی خۆی دا و من ئەو جلانەم کڕیە لە شەریکەی فلان کەس و خۆی پێدەرهێخست و هەروەها جلەکانی بەرامبەریشی بەکەم زانی ئەوە چێ و جلانە لێ بەردان تەمەشە جلەکانی ئەوە پێی دەرێ کبر بەڵام ئەگەر بێت و کەسەکە گرنگی کەسێکی پێشەن گرنگی بە پۆشاکەکانی خۆیدا بەڵام مەبەستیوە نییە کە غەمط الناس بکە خەڵک بەکەم بزانی ئەو ناستە بابەتی خۆ بە گەورە زانی بۆیە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگە بۆ ئەوەی پەیوەندیەکانی لەناو خەڵک پەیوەندیشی دروستبی لە هەر کاتێک سیمارێک دەدا هەر کاتێک وتارێک دەدا هەر کاتێک دەستە ناو خەڵکدا بە جوانترین شێوە بچی ڕووکەشێکی جوان پیشامدا خاستن ئەگەر بێت و ئەو کەسە لە ڕاگەیاندن بە دیار دەکەوێت یان کە ئێستا کە دەبین سۆشیال میدیا کە کاریگەریش تەواوی هەیە لەسەر کۆمەڵگا لەسەر بواری کۆمەڵایەتی و بواری سیاسی و بواری اقتصادی هەموو بواری پەروەردەیی کەواتە ئەو ئینسانە کاتێک دێ قسەی دەکات بە شێوەیە قسەی بکە کە بە ڕووکەشێکی جوان بە دیار بکەوی زۆر جار ئێمە گلەیمان لە خۆ دەکەی خاستن ئەو کەسانەی کە لە بوار ڕاگەیاندنی کە موسڵمانانە ئیش دەکەن بۆ بانخواز و بانگەوازی کە گرنگی کەم دەدەن بە دیکۆڕ و یان زل و ئەو بابەتانە بەڕاستی ئەو بابەتە دەبی پێداچوونەوەی لۆ بکرێت پێویستە ڕاگەیاندن و ئیعلامی موسڵمانانە ئیعلامێک بی کە گرنگی بە جوانی بدە گرنگی بە ڕووکەش بدە بەپێی ئەم حەدیثی إن الله جميل يحب الجمال بەڵام نەبتە هۆی ئەوەی کە زیادە ڕەوی و خۆ بە گەورە زانی تێدا بی هەروە ئەو کەسەی کە بەرنامەکەی پێشکەش دەکا لە ڕووی شکلدا بە جوانترین شێوە بە دیارکەوی بەڕاستی من زۆر سەرسامم بە هەندێک کەسدا کە بانخوازە کە زلێکی مڕەتەب کراوێکی جوان ڕیشەکەی بە شێوەیەک دادەینی ینی ڕاستە خۆ تەماشای دەکەی حەز دەکەی سەیری ئەو بانخوازە بکەی بەڵام لە هەمان کاتێکدا هەندێک بانخوازمانێ زۆر بە شەپڕێوی دێتە سەر مەسائلی ڕاگەیاند و مەسائلی سۆشیال میدیا و ئەو بابەتانە بە دیار دەکەوی بۆی گرنگیدان بە ڕووکەشدا زۆر دەوری هەیە حتا مامۆستایانی ئاینی کە بەڕاستی مامۆستایانی زۆر لەو بارە سەرمەشقن زۆرینەیان کە گرنگێکی تەواو بە جلوبەرگەکانی خۆیان دەدەن خاصن لەو کاتێک کە وتار دەدەی جوانترین زلکلاک بەرکە هەروەها مندیل هەروەها جوبە ئەمامە ئەو شتانە بەکار بێنە چونکە ئەوانە کاریگەری هەیە پەیوەندیەکان لەگەڵ خەڵکدا تونند و تۆڵ دەکا ئەو پەیوەندیانە بەهێزتر دەکا پەیوەندەکان بەهێزتر دەکا بەڵام جلێکیش نەبی جلی شوهرەبی جلێک نەبی جلی خۆ بەزل زانیە جلێک بی کە جلی مەقامی مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم بی مەقامی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە ئەو جلانەی کە پێویستە زۆر زاروێ من سەرسامم کە بە جلەکانی دکتۆر عوسمان کە ئەو جلانە کە اختیار دەکا ئەو یعنی وەڕاستی گرنگیدانی بە ڕووکەشە و ئەو جوانی بەو شێوەی دەردێخی کە حتا لە تەلەفوزەکانی هەرتوا لە شێوەکەیدا دەبینی کە خاوەن پێیان دەبی بەو شێوە کە بتوانیت لە ڕووکەشدا زۆر گرنگی بە بابەتەکە بدە ناتوانانی ئینسان کە ڕووکەش ئیهمالکە بەڵام لە هەمان کاتیشدا نەک ببێتە هۆی ئەوەی کە ڕووکەش ببتە ئامانزمان یان ببتە پەیاممان یان ببتە هەموو هیوادەکان کە تەنها گرنگیدان بە خۆمان بی و هەر ڕۆژێک ستایلێک و ئەو بابەتانە کە زیادە ڕەویەشی تەواوی تێدۆکەی نەخێر نەکوەش کە بە تەواوی خۆمان ئیهمال بکەین و هیچ گرنگی بە ڕووکەشی خۆمان ئەوەش ناکرێت وەبتەغی بەینە ذالکە سەبیلە کە بە شێوەیە گروی حالەتێکی چمان هەبی حالەتێکی وەسەطمان هەبی حالەتێک هەبی کە بتوانین کە خزمەتێکی ئەم خەڵکە بکەین ئەویش بەچێ باسمان کە بنسینەیەکەم کە پێویستە گرنگی بە ڕەوژ بدرێ کەسێکی پێشەن کە لە ڕەوشدا ڕەوشتی بەرزی هەبی هەروە هەستێکی بەرزی هەبی لە پاش ئەوەشدا کە گرنگی بە جلوبەرگ و هەروەها بە ڕووکەشی خۆی بدە بۆ ئەوی بتوانی ئەو پەیوەندیە لە نێوان خەڵکدا تند و تۆڵ و بەهێز بکە وصلى الله على محمد
وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.